وڵی ئەمڕۆ ئێمە بە میوەی فرێش بەژاری فستیڤالەکەمان کردووە. وڵی پێشتر لە فستیڤالەکانی پێشترا بینی بوو کە میوەی فرێش دائەنراوە خواستیشی لەسەر بوو لەلایەن خەڵکەوە و ئێستا گەرمە هاوینە ئەو دانانی ئەو میوە فرێشانە بەلای خەڵکەوە خۆشە. جۆری ئەو میوانە چین کە لێرە پێشکەشی دەکەیت؟ وڵی شووتیمان هێناوە لەگەڵ کاڵک و گێلاس و ترێ و ترۆزیش ئەیتر بە جیاوە بە خواستی مشتری خۆی بۆ یەکەینە قاپە و ترۆزیەکە ترشی پێوەکەین و بۆ شێوە. خەڵک تا چەند حەزی لەم جۆرە میوانەیە؟ وڵی حەزی لێتی میوە هەر نازانم خەڵکە حەزی لێ دیێری خوا. خەڵک حەزی لە موشەکەلەکەی زیاتیا خوشوتی بەتەنها. وڵی تا ئێستا زیاتر موشەکەلەکە براوە لەگەڵ قاپە شووتێکە. ئەتوانی یەکدانە لەو موشەکەلە بێنی باسی ئێمە چی و چییە؟ شووتیە، ترێە لەگەڵ گێلاس و ترۆزی و کاڵکە. ئەمە بە تێکەڵی خەڵک حەزی لێتی؟ بە تێکەڵی خۆشترە و پاک و تەمیزتریشە، یعنی هیچ بەسەریەوە ناڕوا سەرەکەی داپەشراوە، ئەمە زیاتر خەڵکەی بە. ئەمە چەندەم جارتە بەشداریە فستیڤاڵان بکەیت؟ ئەمە یەکەم جار بە بەشداریەکەم بە میوەشە. هیچ هاندانێک هەیە لە هەوڵاتێنە بووی کە درێژە بەمە بدەیت؟ وڵی ئەگەر بزانم هاندان هەبێ بۆنە پێشتری کارم کردو بەس لە فستیڤاڵانە.